بەناوی خوای گەورە و میهرەبان، من ناوم سیروان بەهائەدین نورەدینە، دانیشتووی شاری هەولێرم، باوکی هەردوو قوتابی، مستەفا کە لە پۆلی 11 مومین پۆلی 8. لە سەرەتای منداڵەکان کە هاتنە و قوتابخانەنە ساڵی 2013 بوو لە قوتابخانەی برایەتی لەوێ ڕەدەستمان پێکرد ساڵی 2013 لەو کاتەوە هەتا ئێستا بەردەوامین لەگەرە قوتابخانانە. مومینمان ئێستا لە سنفی 8، مستەفاش لە سنفی 11 بەردەوامن لە خوێندنەکانیان. سەرەتا کە ئەو قوتابخانەمان هەڵبژات لەبەرەوەی لایەنی پەروەردەیی تێدا بوو لەگەر لایەنی ئاینی مەش وەکو خەڵکی کوردستان و بەگشتی و خەڵکی هەولێر بە تایبەتی پابەندین بە ئاینی خۆمان. بابەتە سەرچێکەکانش ئەوە بوو بە بەردەوامی لەگەڵ قوتابخانە هەر کاتێک هەر بابەتێک هەبایە پەیوەندیان بە ئێمەوە دەکرد. لە نزیکەوە ئاگامان لە قوتابیەکان بوو، لە نزیکەوە لەگەر بەڕێوەبەر و مامۆستا بەڕێزەکان هاتوچوومان هەبوو لە هەر بابەتێک وایە پرسیاریان لێ دەکردین، ئێمە پرسیارمان لەوان دەکرد لەگەر قوتابیەکانمان بە سێ لایەنە بەڕێوەبەر و مامۆستایەکان لەگەر خانەوادەکان لەگەر قوتابیەکان پێکەوە بە هەر سێ لایەن وامان دەکرد ئاستیان بەرزبی. زۆر سوپاسیان دەکەین، ستافەکی زۆر چاچیان هەیە. مامۆستا بەڕێزەکان هیچ کاتێک بە هەموو شێوەیەک درێغیان نەکردیە لە بابەتیوەی کە هەر بابەتێک لە خزمەتی قوتابیەکان باە تەقسیریان لێ نەدەکرد. زۆر جارن کە بابەت قوتابخانە دەبوو کە باز دەکرا لە هەر قوتابخانێک باە بە قسە دەکرا. بەس ئەوەی ئەمن لێرە دیتم بەڕاستی بە پلان و بە داتا قسەیان لەگەر ئێمە دەکرد کە داتەکانم پیشانیمە دەکرد بەڕێوەبەر و مامۆستایەکان کە هەر کاتێک لە نزیکەوە داهاتینە قوتابخانە پرسیاری بابەتێکمان دەکرد بە داتا لۆیانشی دەکردینەوە بە پلانی پارچ بوو، پلانی ئێستایان چییە، پلانی ساڵی داهاتویان چییە. لێیە وەکو خۆم و خانەوادەم زۆر سوپاسیان دەکەم لە ستافەکانی قوتابخانەی دەرگەی قوتابخانە ئەتا دەگاتە بەڕێوەبەری قوتابخانە. زۆر سوپاسی هەموو لایەک دەکەم. زۆر سوپاس.